150 ساڵ لەمەوبەر لە گۆشەیەکی ئەمریکای باکوورەوە کۆمەڵێک مرۆڤ بڕیاریاندا چارەنووسی خۆیان بگرنە دەست. بڕیارێک کە نەک تەنها داهاتووی وڵاتێک بەڵکو ڕەوتی مێژووی جیهانیشی گۆڕی. دە ساڵە 1776دا 13 کۆلۆنیان سەرخوابوونا خۆی ji بریتانیایە مەزن ڕاگەهاند و دەست بە ئەزمونا کوبوو ویلایەتین یەکبووین ئەمریکای کرد. ئەمڕۆ کە ئەمریکای یادی 250 ساڵی خۆی دەکاتەوە ئاوڕێک لەو کەسایەتی و ئامانج و دەستکەوتانە دەدەینەوە کە ئەم وڵاتەیان لە قاڵبدا. ji serdema şoreşê bigir heta dijwarî û derfetên sed sala 21 250 salên dîroka welatekî ku her diçe mezin dibe. واشنگتن دیسی لە ساڵی 1790 وەک پایتەختی هەمیشەی ئەمریکا دیاری کرا. شارێک کە سنووری ویلایەتەکان تێدەپەڕێنێت و هەموو ئەمریکایەک خۆی بە خاوەنی دەزانێت. شارەکە هەر لە سەرەتاوە هێمای یەکگرتووبوونێکی نیشتمانی بوو بۆ دروستکردنی حکوومەتێکی هەوبەش بۆ خەڵکانێک بە پاشخان و دیدگای جۆرە و جۆرەوە. پشتی بهتری 200 ساڵان پایتەخت هێنجی سمبۆلەکە بەهێزە دەموکراسیە ئەمریکایەیە. جهێ سازیên کۆوەلێت بڕێوە دەبن و gelek manament û şûnwarên ku dîrok û nirxên wê bibîrtînin. بۆ تێگەیشتن لە چیرۆکی ئەمریکا دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە هەموو شتێک دەستی پێکردووە. ڕەگ و ڕیشەی ئەم چیرۆکە دەگەڕێتەوە بۆ چەند سەدەیەک پێشستا، ئەو کاتەی کە بیرۆکەی پێکهێنانی نەتەوەیەکی نوێ بۆ یەکەم جار لەدایک دەبێت. Ev mala ku li pişt me dîroka avakirina wê ji serbixweyiya Amerîkayê bi xwe jî kevintir e. Dîroka avakirina vê malê vedigere nêzîkî 300 sal berê mala kesê ku Amerîka bi xwe damezrand. ماڵی جۆرج واشنگتن دامەزرێنەر و باوک و خۆشەویستی گەلی ئەمریکا. ماڵی جۆرج واشنگتن لە ماونت ڤێرنن زیاتر لە خانوویەکی ئاسایی بووە. یەکەم سەرۆکی ئەمریکا لێرە ژیاوە و کاری کردووە و مڵک و ماڵی خۆی بەڕێوە بردووە. ئەم ماڵە مێژوویە دەکەوێتە سەر ڕووباری پۆتامێک لە ویلایەتی ڤیرجینیا و ئیستاش یەکێکە لە گرنگترین شوێنە مێژوویەکانی ئەم وڵاتە. شوێنەکە چیرۆکی ژیان و سەرکردایەتی و میراتی یەکەمین سەرۆکی ئەمریکامان بۆ دەگێڕێتەوە. ئەمریکی ماونت ڤێرنن گرنگ دەبینن ji ber ku ew alîkariya wan dike ku jiyana serokê yekemê welêt nas bikin. Her sal nêzîkî milyona kes serdana vê malê dike. Dîroknas ji bo parastina avahiyê û taybetmendiyên wê yên resen û lêşûna ku bi tevahî ji nû ve ava bikin, gelek xebitîne da ku serdaner malê di forma wê ya resen de bibînin. Ev der cihekî pir qelebalix bû. Ne tenê mala Washington bû, lê di heman demê da cihê karê wî bû. Li ser rûbera 8000 dûnem bû, ku wî lê operasyonên çandiniyê bi rêve dibirin û çavdêriya wan dikir. Wî aşê genim dimeşand û mey çê dikir. û wî pêşwaziya bi sedan û sedan mêvan û siyasetmedarên dewletê dikir ku li dûr sibe rûja welê diaxivîn. بەهۆی پەیوەندی قوڵی ماونت ڤێرنن بە ژیان و میراتی جۆرج واشنگتۆنەوە، پاراستنی ئەم خان و مڵکە بووە بە بەرپرسیارەتێکی مێژوویی. کۆمەڵێک ژنی ئەمریکایی بە پێکێنانی کۆمەڵەی ژنانی ماونت ڤێرنن لە ساڵی 1858 هەوڵەکانیان خستوەتە گەڕ بۆ ڕزگارکردن و پاراستنی خانووەکە. کۆمەڵەکە بەکڕین و پاراستنی مڵکەکە بوون بە یەکێک لە یەکەم هەوڵە ڕێکخراوەکان بۆ پاراستنی شوێنێکی مێژوویی لە ئەمریکا. So it is definitely a challenge. We have
بێگومان ئەف دژواریەکە لەڤێر لە ماوند ڤێرنن تیمێکە مەزن ئا پسپۆران هەیە و بە بەردەوامیش بوو پاراستنێ دەخەبتن داک و پشت ڕاست بکن و ئەو لە هەمبەر هەرفتنا بدەمێڕە لەبەرخۆ دەدا و پرانیا مەتریالان ئۆرجینالن ئەف یەک بسایە هەوڵدانین کۆماک و خودیە ماوند ڤێرننەیە ئیر و وێ بەڕێوە دەبە کۆمەڵەیە ژنان ئا ماوند ڤێرنن ئەو ڕێخستنێکە تایبەتە و یەکەم جار دە ساڵە 1850دا ئەف ملک ji malbata Washington کڕی. واشنگتن بە دلێکی خۆش ڕێڤەبرنا عەردێ خۆ چاودێریە چاندنیە و باشترکردنا ملکێ خۆ دەکرد. ماوند ڤێرنن کەسایەتیە وی وەکو ڕێبەرێکی کەتکار، پراتیکی و سەربەخوا نیشان دەدا. پشتی ئەرکێن خۆیên سەرۆکتیە ئەو بە کێفخۆشی ڤەدیگەریە ماڵێ و نیشان دەدا ئەو چ قەس ژیانە خۆیە تایبەت لەڤەر بە بلندی دەنرخینە. جۆرج واشنگتن دەبێژە ئەس دەکارم بڕاستی بێژم کۆ ڕوونشتنا لە vê malê بە هەڤالێکی یان دوو هەڤالان را باشترە ji ڕوونشتنا لەسەر کورسیە حکوومەتێ کۆ هەموو بەرپرسên دەولەتێ و نونەرên ئەوروپایی jî لەبەر من بن. ماوند ڤێرنن ئیستەش وەکێمایەک بۆوە بیرهێنانەوەی کەسایەتی و بیر و باوەڕ و سەرکردایەتیەکەی جۆرج واشنگتۆن ماوەتەوە. ئەم ماڵەوە بیرمان دەهێنێتەوە کە لە پشت ئەو سەرکردە سیاسی و فەرماندە گەورە سەربازیەوە پیاوێک هەبووە کە وابەستەیەکی قوڵی بە ماڵەکەی و ژیانی خۆی و ئەو میراتەوە هەبووە کە بۆنەوەکانی ئیستا و داهاتوو بەجێی هێشتووە. ڕێبەرتیە ویە دە مەیدانên شەر و دو حکوومەتێدا میناکên گرنگ ئاواکردن کۆ ئیرۆژی باندۆرێ لەسەر دەموکراسیە ئەمریکی دکن. ئەم گۆڕە سادەیە بیرهێنانەوەی لایەنی مرۆیی و بەرزەکەی جۆرج واشنگتۆنمان بۆ دەردەخات. پیاوێک کە لە سەروی نازنا و شانازیەکانی خۆی بەرپرسیارەتی قورسی سەرکردایەتیکردنی نەتەوەیەکی تازە پێگەیشتووی لە یەکێک لە سەختترین قۆناغەکانی مێژووی خۆیدا هەڵگرتە بوو. قۆناغێک کە پڕ بوو لە گۆمان و قوربانیدان و تاقیکردنەوە گەورەکان. ئەم لە پێش پەیکەر و مانومنتا تامس جەفرسۆن ڕاوەستیانە باندۆرە مایندەیە یەک ji گرنگترین دامەزرێنەرên ئەمریکایە. جەفرسۆن تەنها سیاسەتمەدار نەبوو، ئەو نوێنەرایەتی بیرۆکەیەکی دەکرد کە باوەڕی وابوو دەسەڵات لە خەڵکەوە سەرچاوە دەگرێت و ئازادی مافێکی سروشتی مرۆڤە. بیرۆکەیە کە تاوەکو ئیستەش بەشێکە لە ناسنامەی ئەمریکیەکان. تامس جەفرسۆن وەکو نویسکارێ سەرەکەیە ڕاگەهاندنا سەرخۆبوونێ تێناسین. وتەکانی کە دەڵێت هەموو مرۆڤەکان وەک یەک دروست بوون و وەک یەکیش خاوەنی مافی سروشتین دەبێتە یەکێک لە بیرۆکە کاریگەرەکانی مێژووی جیهان. چەمکە گەلێک کە بۆ چەندین سەدە ئیلهام بەخش بوون بۆ هەوڵەکان لە پێناو ئازادی و یەکسانی و مافەکانی مرۆڤدا. ئەمریکا جی پەڕەنگییە. گەلێک مرۆڤێن جدا، گەلێک چاندرین جدا، هەر جورە پاشخانەیەن جدا. و ئەم باوەرکن و هەر کەس دەبن قانونیدا خودی مافین وەک هەبە. هەر یەک جوان. ئەو بەڕاستی بنگەها وەلێتە. میراتا جەفرسۆن وەکو سەرۆکێ سێیەمینێ ئەمریکایە ji ڕاگەهاندنا سەرخۆبوونێ وێدەتر دچە. وی چاودێریە کرینا لویزیانایە کرد کۆ مەزناهیە وەلێت دوو قات زێدە کرد و دەرفەتێن پڕ مەزن vەkirin. ئەو تەنیا سیاسەتمەدار نەبوو، هەروەها پاڵپشتی لە پەروەردە و پێشکەوتنی زانستی و ڕۆڵی چالاکانەی هاوڵاتیان لە خزمەتکردنی کۆمەلگا دەکرد. هەرچەندە ژیان و میراتەکەی پڕ لە ئاڵۆزیە و مشتومڕی مێژووی لێکەوتوەتەوە، بەڵام کاریگەریەکانی لەسەر داڕشتنی بیرروبۆچوونی سەرەتایی ئەمریکایی و ڕێڕەوی گەشەسەندنی ئەم وڵاتە جێگەیەکی هەمیشەیی لە مێژووی ئەمریکادا پێبەخشیوە. تامس جەفرسۆن یەک ji دامەزرێنەرên وڵاتê me bû. Wî li gel hejmareke kes û malbatên din her tiştê ku hebû ji dest dan ji bo avakirina welatê ku em lê dijîn û
و ئەم نها سپاسدارن ji bo azadiya axaftinê, azadiya olî û hemû azadiyên mezin ên ku em li vir li wîlayetên yekbûyî pê kêfxweşin ji ber tiştên ku di 105 sal berê hatine kirin. Ev manûment nerîn serkirdayetî û bandora wî ya li ser siberoca welêt wekû şahidekê ji bo dirêjiya serdeman berbiçav dike. لێرە لە بەردەم پەیکەری ئەبراهام لینکن یەکێک لە چارەنووساسترین بەشەکانی مێژووی ئەمریکاتان بۆ زیندوو دەبێتەوە. وەک سەرۆکê şanzdemînê wilayetên yekbûyîn Amerîkayê, Abraham Lincoln dê krîza herî mezina welêt da. Dê şerê navxweyî ku dikarîbû hemî qezenc û serkeftinên berî wî têk bibe de rêberî kir, welat parast û azadî pêş xistin. کاتێک ئیبراهام لینکن لە ساڵی 1861 وەک سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو، ئەمریکا لە نێو گەورەترین قەیران بوو لە مێژووی خۆیدا. شەڕی ناوخۆ هەڕەشەی لە یەکگرتووی ئەمریکا دەکرد و ئایندەی وڵاتەکە لە ژێر گوماندا بوو. سەرکردایەتی لینکن نەک هەر یارمەتی دەربوو بۆ ئەوەی وڵات بە یەکگرتووی بمێنێتەوە، بەڵکو ڕێگەی خۆش کرد بۆ کۆتایی هاتنی کوێلایەتی و فەراوانکردنی چەمکی ئازادی. راگەهاندنا وی یا ڕزگارکردنا کۆلەیەنا bi navê Emancipation Proclamation dê têkoşîna li dijî koletiyê de xaleke guhertinê ya bingehîn nîşanda û rê li ber guhertina destûriya sêzdan vekir ku koletî li Amerîkayê bi awayekî mayînde ji holê rakir. ئەو نمونەیەکە بۆ هەموو ئەمریکاییەکان چونکە لە کاتە زۆر سەختەکاندا ڕێنیشان دەرمان بووە، هەمووانی فێری ئەوە کرد بەبێ گرنگیدان بە جیاوازی پێشینە و ڕەگەز، هەمومان لێرە یەکسانین و مافی ئازادیمان هەیە. ئەمە پەیامێکی ناوازەیە بۆ هەموو جیهان. لینکن سەرکردایەتی ئەمریکای لە یەکێک لە دژوارترین قۆناغەکانی مێژووی وڵاتەکەدا لە ئەستۆ بوو. ئەو بەهۆی ڕاستگۆیی و خۆنەویستی و پابەندبوونی قوڵی بە بنەماکانی دموکراسیەوە لەبیر ناکرێ. وتارە بەردەوامەکانی بەتایبەت وتاری گەتیزبرگ جەخ لەسەر یەکسانی و پاراستنی یەکێتی نەتەوەیی و ئەو باوەڕە دەکردەوە کە دەسەڵاتی حکوومەت لە خەڵکەوە سەرچاوە دەگرێت و پێویستە خزمەتی خەڵک بکە. ئیرۆ لینکن بە بەرفرەهی وەکو سمبۆلا سەرۆکتیە، وێرەکی و لێگەرینا بەردەوامە ئازادی و دادمەندیە ji بۆ هەر کەسی تێناسکردن. سەردانەرên ku ji seranserî cîhanê têne vir da ku li ser mîrata wî biramin, vî cihî dike yek ji sembolên herî giringên dîroka Amerîka û yekîtiya niştimanî. به بلندهی زیادتری 167 متریان مانومنتا واشنگتن رزه لسروک یکم امریکای دیگره وکو سمبولا دسپیکا ولید نشان داده. جوی جهی ام دکارن ریویتی امریکایا 200 سال و نیوان خیال بکن. لەماوەی 250 ساڵی ڕابردوودا ئەمریکا ڕوبەڕووی شەڕ و قەیرانی ئابووری و دابەشبوونی سیاسی و گۆڕانکاریە کۆمەڵایەتی قوڵەکان بووەتەوە. ئەو کێشانەی کە چەندین جار ئەم وڵاتەیان خستوەتە بەر تاقیکردنەوە. لێ دەهەمان دەمێدا داهێنانین بێ هەمپا ئافراندن بەشداریە دەموکراتیک بەرفرە کرد و بە بیرۆکەین خۆیان ئازادی و خۆڕێڤەبەریە ئیلهامدا سەرانسەری جیهانێ. چیرۆکی ئەمریکا هێشتا دەنووسرێ. چیرۆکیەکە نەوە جیاوازەکان بە بڕیار و خەبات و هیواکانیان ڕۆڵیان هەبووە لە داڕەشتنیدا. دەمەکێدا کۆ ئەمریکا دەرباسی قۆناغە خۆیان بێ دەبێ دژواری و دەرفەتێن لە پێشمە دێ دیار بکن کە 250 ساڵên bê çawa dikarin werin hûnandin.